ساڵتان لێبێت بینەرانی کورسات نیست من هاوڕۆتۆفیقم لەڵخێم شوی پانۆراما پێتان گەشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر نەوت و غازی هەرێمی کوردستان هەروەها ئایندەی ئەم نەوت و غازە لە هەرێمی کوردستان بەکوێ دەگا. لە ئێستادا ململانێکی توند لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا هەیە لەسەر بڕیارەکەی دادگای باڵای فیدرالی و دوجار ئەو ڕێکارانی کە لەلایەن ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی عێراق و هەروەها وەزارەتی نەوتی عێراق ژیراوەتە بەر بۆی کە نەوت و غازی هەرێمی کوردستان بەپێی یاسا و دەستوری عێراقی و لە ڕێگەی کۆمپانیای بە بازارکردنی سۆمۆ بخرێتە بازارەوە. ئەم هەنگاوانەی عێراق چیمان پێڵێ؟ ئاماژەکان بەرەوچۆ ئەڕوا هەرێمی کوردستان تا چەند ئەتوانرێت لە داهاتووە پابند کرێ بە یاسای نەوت و غاز لە عێراقدا. ئەگەر هەرێمی کوردستان پابند نەبێت بە یاسای فرۆشتنی نەوت و غاز لە عێراقدا، عێراق کاردانەوەی چۆنەبێت؟ هەندێک ژم و جوڵی سەربازی هەبوو لە چەند ڕۆژی ڕابردوو، زۆرێک لە چاودێرانی دۆخەکەوایان دەخوێنەوە کە عێراق بە نیازی ئەوەیە دەست بەسەر ئەو چێلگە نەوتیانەدا بگرێت کە دەکەونە ناوچە کێشە لە سەرەکان و لە ئێستادا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەڕێوە بێ. خەڵکی هەرێمی کوردستانە پرسن ئەگەر نەوت و غاز بۆ هەرێمی کوردستان گرنگ بێ، ئەی کوا خۆشگوزەرانی بۆ خەڵکی کوردستان، ئەی کوا داهاتی ئەم نەوت و غازە بۆ بەسەر خەڵکی هەرێمی کوردستان بە دادپەروەری و بە یەکسانی بەبێ جیاوازیکردن لە نێوان ناوچەیەک بۆ ناوچەیەشی دیکە و پارێزگایەک و شارێک بۆ شارێکی دیکە بۆ دابەش ناکرێت. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە و کۆمەڵە پرسیاری گرنگ و جەوهەری کە وابەستەیە بە دۆخی ئێستای هەرێمی کوردستانەوە لەگەڵ برای بەڕێزمان کاک نەوزاد موهەندی شارەزای پرسی نەوت و غاز کە لە ستۆدیۆ لەگەڵمان بەخێر بێ کاک نەوزاد. سپاس دەکەین کە ئامادەی لە بەرنامەی پانۆراما لەگەڵمانە. بەگشتی ئەگەر ئێمە قسە بکەین لەسەر بابەتی نەوت و غاز لە هەرێمی کوردستان، یعنی دڵنیام هەر تاکێشی ئەم هەرێمە شانازیەکە بەوەی کە خاکەکەی پڕە لە سەروەتێک کە یوژ نەوت و غازە بتوانێت سوودی لێ بینێەوە بتوانێت ئەم نەوت و غازە پێگەی هەرێمی کوردستان لە جیهان و لە هەرێمایەتیە بەهێز بکە. بەڵام بەگشتی جەنابتان وەکو شارەزایەشی ئەم پرسە، نەوت و غاز لە هەرێمی کوردستانە چۆن هەڵەسەنگێنن بۆ خەڵکی کوردستان و بۆ خاکەکەی بەڕاستی کار ڕاست. زۆر سپاس بۆ جەنابتان. بە دڵنیایی لە دنیادا هەندێک وڵات هەیە ئاواتە خوازێت کە وڵاتەکەی نەوتی هەبێ، غازی سروشتی هەبێ، سامانە سروشتیەکانی کەی هەبێ بۆی بتوانێت ئەم داهاتە و ئەم سامانە سروشتیە بخاتە خزمەتی خۆشگوزارانی هاوڵاتیان کۆمەلگا پێشکەوتنی وڵاتەکانیشی. خۆشبەختانە ئێمە هەرێمی کوردستان لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەوڵەمەند بە نەوت و غاز و خۆشمان بۆ خۆمان لەم هەرێمەیە کە بە ئەگەر مقارڕە بکەین مەساحەیەکی بچووک و ژمارەیەکی دانیشتوانی کەمی 5 میلیۆن 6 میلیۆنی کەس ئەگەر بە ئیدارەیەکی حەقیم و ڕاشد و بە پلانێکی زانستی و واقعانە ئیدارە بیرێت، ئێمە دەبوایە ئێستەکانە کە زۆر جار شعاری ئەوەمان بەرزە کردەوە لە ساڵانی پێشوە هەرێمی کوردستان بکەینە دووبەی و بکەینە یەکێک لە وڵاتە پێشکەوتەکان بەداخەوە لە ئەنجامی سیاسەتی هەڵا، لە ئەنجامی تێڕوانینی هەڵا، لە ئەنجامی ململانی تەسخی حیزبایەتی و ناوچەگرێتی، لە ئەنجامی وەکۆڵن سیاسەتی خۆفەرزکردن و تاگڕەوانە لە هەندێک بڕیار و قۆڕغردنی هەندێک بڕیاری گرنگە ئێمە کەوتوینەتە حاڵەتێکەوانەیە کە وەکو جەنابی شت باست کرد تاک بە تاکی کۆمەلگا کە بەداخەوە لە ئێستا خێزانەکان کۆمەلگا ئاواتە خوازن کە سەحەبی نەوت و غازی سروشتی نەبووینایە، چونکە بۆ لەوە هاتووە کە داهاتەکان نەبووتە هۆی مای خۆشگوزرانی، نەبووتە هۆی گەرمکردنەوەی گیرفانەکانی هاوڵاتیان، نەبووتە هۆی پێشکەوتنی وڵاتە کەشمان. ئاخر خۆمانە مهمە. باشە جاکاتێک کە سەرەت و سامانەکە نەبێتە نیعمەت و بە پێچوان و ببێتە نیقمەت و ببێتە مایەی ئەوەی کە قەرزێکی زۆری وەکو بازەکەن 33 میلیارد دۆلاری کەڵەکە بووی لەسەر شاری تاک بە تاکی کۆمەلگاکەمان ببێت و ببێتە هۆی ئەوەی دواکەوتن و ببێتە ململانیە و ببێتە وەکوەوەی تاڵان فرۆشی بەڕاستی نەبوونی باشەوەک لە بوونی. بۆیە بەڕاستی گرنگە کە ئێمە جارێکی کە بەسەر سیاسەتەکانی خۆمانە وەکو حکومەتی هەرێمی کوردستان بازەکەم تێڕوانینەکانمان بچینەوە و هەموو جارەکانی وەکو وتومانە ئێمە ئەبێ و حقیقەتێک بزانین کە ئەم حقیقەتە لەوانەیە تاڵیش بێ بۆ هەمومان، چونکە هەموو تاکێکی کورد
حەزەکات هەرێمی کوردستان لە بەیانی زووتریە ببێتە دەوڵەتێکی سربەخۆ خەون جیاوازە ئاوا جیاوازە واقعش جیاوازە و تۆ لە چوارچێوەیەکی دەوڵەتی عێراقی فیدراڵە هەرێمێکیت ئەم هەرێمە بەپێی دەستوری 2005 کە یەکێک شانازیەکان من ئێستاش بیرمە کە خۆم یەکێک بووم لەو کاتە مەسئولی بنکەیەکی دەنگانی 2005 ڕاپرسەکەی ئەوە بووین شانازیمانە کرد کە کورد بەشدارێکی گەورەمان کردووە لە پەسەندکردنی ئەم دەستورەیە ئەم دەستورە ڕاستە لە سەتاسات بە دڵخواز و بە کامی دڵی کورد نییە حتا سونەش وا ئەڵێ وە شیعەش وا ئەڵێ بەڵام بەشێک لە مافەکانمان جێکرایەوە بەشێکمان جیاکرا و دەستکەوتێکی زۆر باشیشە بەڕێی من لەم کاڵەتەیە کە ئێمە خۆمان بەشداریمان کردووە لە نووسینەوەی لە داڕشتنی لە پەسەندکردنیدا ئێستا کەوتونەتە ئەوەی کە گلەیی لە دەستورەکە ئەەکەین کە بۆ ماف حقوقەکانمان جێبەجێ ناکە بەڕاستی ئەمە یەکێکە لە هەڵەکان کە تێکەوتون حقیقەتەکە کەوتم حقیقەتە بەستاڵە ئێمە تا ئێستا هەرێمێکین لە چوارچێوەی دەوڵەتی عێراقی فدراڵە پێویستە پابند بیت بەو دەستورەوە کە خۆمان پەسەندمان کردووە و لەگەڵ یا علاقەتی ئێمە لەگەڵ ناوەندا لە بەغدا بە شێوەی فدراڵی تەسبیت بووە ڕاستە ئێمە پێویستە سیستەمێکی دیموکراسی بێ پێکەوە کارکردن و تەوافقی سیاسی بێ و سیستەمەکەش حکومڕانی پەرلەمانی بێ و فدراڵیش بێ هەموو ئەمانەمان قبوڵە بەداخەوە لە هەر چوار ئەو دروشمە سەرەکیە بە شێوەیەک لە شێوەکان هیچیان لە سەتاسەد نەپێکراوە ئێمەش کە ئێستا دەمەکەینەوە وەکو کورد گلەی و ڕەخنەمان هەیە دەمی شیعەکانیش هەمومان جۆمان لێ ئەوانش ڕەخنە و گلەییان هەیە سونەکانیش باماشەوە کەواتە عێراقێک من هەمیشە وتومە عێراقێک بام پێک هاتە جۆ عجایب و غەریب و هەمە جۆرە لە نەتەوە لە ئاین لە مەسەبی جیاواز پێویستە هەموو لایەک نەرمی بنوێنن پێویستە هەمویان بە جانێکی پێکەوە ژیان کار بکەن نەک دژومل بەلانێ کە بە نەتیجە خۆشمان بینیمانە لە دوای 19 ساڵی ڕزگارکردنی عێراق و نەمانی ڕژێمی سەدام حوسێنە هەموو ئەوەی وەیلات و کارەسات و ئەوانە بەسەر خاک و هاوڵاتی کۆمەلگای تەواوی عێراق بە کوردستانی شۆشکاوە من ئەمێ ئەو پرسم لە بەڕێز ینی جەناب بدوک و شارەزایەکی بوارەکە ئێمە ڕاستە وەکو جەناب تەڵەی ینی لە ڕابردوو لە دوای ساڵی 2005ەوە توانیمان هەندێک لە داوا و داخوازیەکانی کورد جێبکەینەوە لەم دەستورە هەمیشەی عێراقدا و پێی دەستوریش زۆر جار هەرێمی کوردستان ئەڵێت ینی لە ڕۆ قانونیەکەوە دەڵێ ئێمە وەکو هەرێمێک ڕێگە پێدراوین کە نەوت و غازی خۆمان بفرۆشین و یعنی داهاتەکەی لە پێناوی بەرژەوەندی خەڵکەکەیە بەکاربێنینەوە بەڵام منە ئێوە پرسم ینی تا چەند بەغدا ڕێگی داوە هەرێمی کوردستان پراکتیزەی ئەو مافە یاسایی و دەستوری خۆی بکە کە هیچ فرۆشتنی نەوتە ئەمەیان لە چوارچێوەی دەستوری عراقیە ڕێگە پێدراوە ئەگەر ڕێگە پێدراوە بۆ ئێستا بۆ نمونە بەغدا ئەم مبڕێرانە هێنێتەوە یاخود ئەم بڕیارانە لەلایەن دادگای باڵای فیدرالی عراق و دەرەچێت سەبارەت بە پرسی نەوت و غاز هەرێمی کوردستانە بەڵێ بەڕاستی خۆی ئەو پرسیاری جەنابەت پرسیارێکی یاساییە من هەموو جارێکی ژەڵێم کە اختصاصی خۆم نەبوو ناتوانم زۆرتیا قوڵ ببمەوە بەڵام وەکو شارەزایەک لە بوارەکە یعنی مە بەسم ئەوەیە هەرێمی کوردستان پراکتیزەی کردووە نەوت و غازی خۆی فرۆشتووە بەڕاستی ڕاستە کاکە بەپێی مادەکانی ئەوەی یاسایی بێت تێدەگا بەپێی مادەی 93 94 110 111 112 115 121 130 هەموو ئەمانە لە دەستوری عێراقیە باس لە دابشکردنی چۆنیەتی سەرۆت و سامانی نەوت و غازی عێراقەکە بە هەرێمی کوردستانیشەوە باسی دەسەڵاتەکانی محکەمەی ئیتیحادیەکە باسی دەسەڵاتە حەسرەکانی بەغداد وەکو حکوومەتی ناوەندەکە لەگەڵ دەسەڵاتەکانی هەرێمەکان و لە ناویشە هەرێمی کوردستان دەکا بۆیە هەموو ئەم بابەتانە تایبەتن بە ئەوە و هەچ پرۆژە یاسایەک لە پێشترە لە عێراق لە هەرێمی کوردستان دەرچوو بێ و نافیزە بە جێبەجێکردنی ئەگەر یاسایەکی تر ڕەتی نەکردبێتەوە ئەم مادانی کە خوێنمەوە خەڵکی یاسایەکان باشتی دەگەن بۆیە لەویا وەکو ئەڵێن دەستورەکە ئەگەر ناڕۆشنیەکی تیا بێ یاخود قابلی تەویل و تەفسیری جیاوازی لە بینی هەرێم و بەغدادا دەکرێت لە ڕێگەی گفتوگۆ لێکتێگەیشتنەوە حل بکرێت یعنی ئەمە شتێکی مستعسینیە لە بینی هەردوو لا ئێمە دەبینین ساڵانە چەندین وەفتی ئێمە دەچێتە بەغدا و بەغدا دێتە هەرێمی کوردستان دەبێ ئەمانە یەکلا بکرێتەوە بە زمانێکی گۆڵ بە زمانێکی نەرمونیان بە زمانێکی لێکتێگەیشتن نەک بە زمانی توندوتیژ و مەسەلەن ڕەتکردنەوەی یەکتری بۆیە بەڕاستی قجا قسەکەی من بگەڕێمەوە سەر ئەو مادە دەستوریانی کە باسمان کرد ئێمە کە دەستوری خۆمان پەسەندمان کرد بێ کە زۆربەی مافەکان لی رازین لە مافە مەدەدیەکان و تاکیەکان و هاوڵاتیان و چی ئەوانە کەچی کە هێتە سەر بابەتێکی کە مادەیەکی کە تەمان بۆ معلوماتان دەستوری عێراقی 2005 دەستورێکە پاکێجەکە یەک پاکێجە ناکرێت مەسەلەن نەمن نەتۆ نەشیعەیەک نەسونەیەک بڵێ وەڵام من دەما دێم قبوڵە 20م قبوڵ نییە 30 قبوڵە و 40 قبوڵ نییە چونکە خۆی ئەوەندە 130 مادەیە باشە
بۆیە یەک پاکێجە کە وتمان دەستوری عێراقیمان قوبوڵە دەبێت لە خاڵی یەکەم بەردی مادەی یەکەم و تا مادەی ئەخیرمان قوبوڵ بێت بەڵام سەیرەکەی ئێستا لەگەڵ ڕێزم بۆ دەسەڵاتدارانی حکوومەت هەرێمی کوردستان بە ڕێزەوە ناویانەیەنم کە یێتە سەر هەنگێ مەسەلە بە تایبەتی بڕیارەکەی دادگای فیدراڵی ئەساسەن تەعەن لە بوونی دادگاکەژێن کە بە شەرتێ لە مادەی 94 قرارات المحكمة الاتحادية العليا باتەوە ملزمة للسلطات كافة برانیوێتیەوە ئیتر تۆ قبوڵە یا قبوڵت نییە کاتی خۆی دەنگت پیاوە کاتی خۆی تۆ قبوڵت کردووە ئێستا ئەڵێ ئەساسەن هەر محکەمەکە دروستبوونی ناڕەوایە دووەم قرارەکانیشی باتڵە بەڕاستیمە لە دەسەڵاتی نە هەرێمی کوردستانە نە پەرلەمانی عێراق و نە حکوومەتی کاکنەوسات ئەم پێخۆشبوونە بۆی کە هەندێک جار بۆ نمونە ئێمە پەنابەرینە بەر هەندێک یاسا و دەستور کە ئێمە پێمان خۆشە لە دەستوری میشەی عێراقا و هەندێک جاریش پێچەوانەکەی بەڵام ئێخۆ ینی زۆر جاریژە هەرێمی کوردستان و دەنگە بەرزە بێتەوە کە دەوترێ ینی بەغداش بەخواستی خۆی دەستوری عراقی جێبەجێەکە ئەمەیان تا چەند وایە تا چەند بەغدا لە ڕێگەی دەستورەوە ینی مافی هەرێمی کوردستانی خواردووە حتمان کاکە من وەکوتم عێراقێکی زۆر جیاوازە بە پێکاتا بە عقلیات بە باگراون بە دەستێوەردانە ناوچەی و نێودەوڵەتیەکان هەموو ئەمانەوەیان کردووە تەنانەت لەگەڵ تام هەندێک یاسا هەیە هەندێک قانون هەیە لە پەرلەمانی عێراقیش دەرەچێت لە محکەمەی فیدراڵی دەرەچێت جێبەجێ ناکرێت مەسەلێکی باو هەیە لە هەموو دنیاە دائیمەن هێز دەورە بینێت چەند هێزت هەبوو دەتوانی بڕیار و قەرار و یاساکانی خۆت جێبەجێەکەی یا هێزیشت نەبوو هەڵی دەگریت بۆ کاتێکی کە مساومەی لەسەر دەکەی بە نەرمی جێبەجێەکەیت بەم شێوە لە عێراقا بەدایبەتی وایە بەداخەوە کە نابێ وابێ یاسایە تەشریع دەستورە بۆ هەمووانە چەرچی کۆکەرەوەی هەمووانە پێویستە هەموو کەس پابند بێ پێوەیە بەڵام لە عێراقا وەکووتم هێزەکان دەورە بینێ دوو بە سیاستکردنی مادە قانونیەکانە بە سیاستکردنی مادە دەستوریەکانە بە سیاستکردنی مافڕەواکانی پێکهاتەکانە ئەمە وای کردوکە وەکو جەناب دەڵێ هەندێک یاسا جێبەجێکرێ و هەندێک یاساش توندوتیژ لەسەری هەندێک یاساش وەکو ئەڵێن پێشگوێخرێت و جێبەجێ ناکرێت ئەمە لە عێراقا وایە ئەجینا لە وڵاتێکی خاوەن دەستور و خاوەن یاسا و هەموو مافەکان پارێزرابێت نابێ بەم شێوەیە بێ بەڵکو ئەبێ هەموو کەس بە مافی خۆی لە هاوڵاتێکی سادەوە لە خێزانەوە لە کۆمەلگاوە لە گروپ و ئەتنیک و قومیەت و مەزهب و ئاینەکان هەمووی پارێزراو بێت ئەمە پێدەوتێت سیستەمێکی دیموکراسی ئەمە پێدەوتێت سیستەمێکی پێکەوە ژیان و برایەتی و هاوتەبایی ئەجینا وەکو وتم ئەگەر عێراق یاخود وڵاتێک بێت دەستوریتیانە بێ یاسای تێنابێت دەبێتە یاسای جەنگەڵ بەهێزەکان دەخۆن و خاوەن دەسەڵاتەکان بێت دەسەڵاتەکان خۆن ئەمە بەداخەوانی ئێستا لە عێراقا شێوەیەک لە شێوەکان بەو شێوەیە کە وەکو وتم زۆربەی قرارەکان بە سیاست کراوە و بەرژەوەندیە حیزبی و تایفی و ئاینەکان لێگەدرێتەوە ئەوەش نەتیجەکەیەتی کە نە عێراق سەلامەت و ئامینە بە هەرێمی کوردستانی شەوە بە هەمان شێوە هەر عینەش باشە بەگشتی لەم فەوزای بێنەوە بەردەیە و لەم ململانێت توندەی کە هەیە بۆ نمونە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدایە زۆر جاریانی خەڵکی هەرێمی کوردستان وا ئاڵێن دەڵێن ئەگەر بەغدا ئەم دۆسێ بگرێتەوە دەست بە تایبەتی مەسلەی نەوت و غاز هەرێمی کوردستانە ئەڵێ ئەم بیتر ڕزگارمانە بێت لەم کێشە و مەشاکلانی کێسەیە بە تایبەتی لە هەرێمی کوردستان لە بابەتی مەسلەی موچە و شایستەی دارایی خەڵکو و هەروەها مەسەلە خزمەتگوزاریەکان و ئەو داهاتە زۆری کە لە نەوتەوە دەسەکەوت و زۆر جار خەڵکەڵێ ئێمە داهاتەکەش نابینن و دیار نیە و زۆربەی شارەزانی بوارەکە ژواڵێن بەگشتی ئەمەیان وایە کاکنەوزات ئەگەر بەغدا ئەم مەلەفە بگرێتەوە دەست وەڵاهی من بە سەراحەت قسە بکەم نە بەغداد و نە دەوڵەتی عێراقی ئەو بە هەشتەیە کە ئێمە چاوەڕوانیەکەین با بە حەقیقەت بڵێین بۆ ئەوەی هاوڵاتیانی بە ڕێزی هەرێمەکەشمان ئەوەندە خۆشباوەڕ نەبن بەو عێراقی کە هەیە ئێمەش عێراق دەبینین زۆر کەس لەوانەیە ئەو کەسانی کە تعلیقیان لە سوشەل مەدیا قساکەن تەنانەت نە بەغدادیان بینیوە و یاخود باشووری عێراقیشان نەبینەوە کە چەند وێرانە لە هەموو ڕوەکانەوە من قسەکەم ئەوەیە دیفاع نییە بۆ سیاسەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان من دەیان جاروتومە سیاسەتی سربەخۆی فرۆشتن و ئابووری سربەخۆی هەرێمی کوردستان هەنگاوێکی هەڵەبوو و هەموو هەنگاوەکانیش لە ئەنجام و نەتیجە وەکو ئەڵێن لە کاتی ئیمتیحانی ساڵێکە تۆ لە دەرەجەی ئیمتیحانی ئەخیرت دەورە بینە دەرچوو یا دەرنەچووی ئێمە لە 2014 و 15 سیاسەتی بەناوی سربەخۆی سیاسەتی ئابووریمان جێبەجێ کردووە ئەوە 7 ساڵە بەڕێوەکەین نەتیجەیەکی باش نییە تۆ هەنگاوەکە و پێهەڵەیە یاخود پرۆسیسی جێبەجێکردنی هەنگاوەکە و پێهەڵەیە خۆی لە ئەساس هەنگاوەکە هەموو کەس پێی خۆشە بەڕاستی پێی خۆشە منیش پێم خۆشە یەکێکم لەوانەی کە حەزەکەم هەرێمی کوردستان لە بەیانی زووتر نیە ببێتە دەوڵەتی سربەخۆ بەڵام ئەمە زەمینە و زمانی گونجاو و شیاوی ئەوێ و کاتی ئەوێ کە ئەوە زۆر قوڵ و بابەتی مەوزوعەکەمانە بۆیە وەکووتم و نەڵێن خۆشباوەڕ بین بەوەی کە ئەگەر مەلەفی نەوت ڕادەسی عێراقمان کردەوە عێراقیش ئەبێتە ئەو عێراقا کە وەکو وتمان شامی شەریف بێ و هەموو داهاتەکانمان جێبەجێکە ئێمە خۆمان نزانین شیعە بە سونیانەوە تا ئێستاش ململانێکی توندی نەتەوەی هەیە لە بینی ئێمە و ئەوانە بۆیە بەڵام
من قسەکەم بێمەوە جاریشکە دەستوری مادام ئێمە تا ئەو کاتە تا ئەو ساتە هەرێمێکوین لە دەوڵەتی عێراقی فیدراڵە دەبێ پابند بە دەستورە و بە یاساکانەوە بە پەیوەندیەکانمانەوە. مەسلەی نەوتیش مەسلەیەکە لە مادەی 111 دەستورە النفط والغاز هو ملك كل شعب العراقي في كل الأقاليم والمحافظات. يعني لە هەرێمی کوردستان و تا بەسرە نەوت سەرچاوە سروشتیەکان مڵکی هەموو تاچەکە لە بەسرەوە تا خوزاخۆ. بۆیە ئەمە ئەگەر ئێمە خۆمان وا جیا بکەینەوە دێ بۆکو دەوڵەتێک تەسەڕوفکەین کە زۆر جاروامان پێوتراوە هەرێمی کوردستان زۆر پێی لە حەجمی خۆی ڕاکێشاوە وەکو دەوڵەتێکی سەربەخۆ تەسەڕوفی کردو نەگوەکو هەرێمێک لە دەوڵەتێکی عێراقی فیدراڵە. بەڵام قسەکەی من ئەمەیە من هەموو کاتێ وتومە ڕێگە کورتەکە بۆ چارەسەرکردن بۆ ئەوەی خۆش و خۆشگوزرانی بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان بۆ ئەوی بەشە بجێی خۆمان لە 1970ەکەمان بە تەواوی بێتەوە دەست بەبێ کێشە و ململانی سیاسیەکان و حیزبیەکان کورتترین ڕێگا ڕاستترین ڕێگا بریتە لە مفاوزات گفتوگۆکردن میکانیزمێکی شیاو بە شکۆداری بۆ هەرێمی کوردستان لەگەڵ بەغدادایە نەک ڕوو بکەین پشتکەینە بەغدا ڕوو بکەینە دەوڵەتانی دراوسی ئەمە یەکێکە لە هەڵەتەکان لە پرۆسەکەی ئابووری سەربەخۆیان کەمە بەسمانە ئەجینا منیش حەز دەکەم کامل دەسەڵاتەکانی دەسەڵاتە حەسرەکانی دەستوری دەستور لە دەستوراتەوە بۆ هەرێمی کوردستان بە تەواوی جێبەجێ بکەین بەڵام تەجاوز نەکەین بۆ دەسەڵاتی ناوەند و لەسەر حسابی سنوورە نێودەوڵەتەکانمان نەچین پشت بکەینە بەغداد کە ئێمە پێوەی بابندین و ڕوو بکەینە دەوڵەتانی دراوسێ کە هەمیشە بە قازانجی خۆیان کردویانە. بۆ نمونە بەس کرێی بۆری نەوت و گواستنەوە بۆ باسکەم لە ساڵی 2021 لە 140 بۆ کۆمپانیای ڕۆزنەفت ڕۆشتووە لە 134 بۆ تورکیا ڕۆشتووە لە 126 بۆ هەرێمی کوردستان ماوەتەوە. ئەمە چ قازانجیەکە باشە ئەمەیە مەوزوعەکە کە ئێمە ئەمانەوێت بگەڕێنەوە بۆ لای بەغدا. ئێمە ئەگەر قسەیەکمان هەیە ئەگەر ئێستا مەسەلەن شیعە و سوننە ڕەخنەمان لێ بگرن کە هەرێمی کوردستان تەجاوزی کردو لە حەق و حقوق و ماف و ڕەواکانی خۆیان خۆگەر ئێمە قسەکەمان تونترە بێ موقفمان بە قووەترە بێ فەرمو ئەمە مەلەفی نەوتەکەمان ئێمەش لە 170 کاملی بودجەکەی خۆمانان بێ کەس ناتوانێت بەڵێ بە بەغا بڵێن ئەو کاتە تۆ ناتوانێت اعتراض بێ اعتراض دەکرێت تۆ پەنابیتەوە بەر دادگای فیدراڵی ئەمجارە لە ساڵحی تۆ قسەکە کاکە یعنی ئەمەیە مەوزوعەکان بەڵام ئێمە بەڕاستی سەرمان لە خۆمان لە حکوومەتەکە لە سیستمی حکومڕانەکەمان لە هاوڵاتیەکانمان لە بەغدادی شتێک داوە ئێوە تا محکەمەی دەستوری بڕیاری دەرکردو لە 15 دووە مولزەمە جێبەجێ بکرێ و وەزارەتی نەوتی ڕاستپاردەوە کە هەنگاو و میکانیزم بدۆزێتەوە وەکو جەنابەت باس کرد هەفتەی پێشوو محەممەد ئیحسان عەبدولجەبار کۆبوونەوەی وەزارەتی خۆی کردووە و بە ئاشکراڵێ ئەڵێ من 75 ڕۆژی ڕێک مفاوەزات و هێنان و بردنە لەگەڵ هەرێمی کوردستانە ئەوان نایەنە پێشەوە وەنیەتی پێشوەختیان بڕیاریان داوە کە مەلەفی نەوت تەسلیم دەکەن لەبەر ئەوە ئەبێ ڕێگە چارەیەکی کە بدۆزینەوە غەیری ڕێگە چارەی دیبلۆماسیەت و نەرمونیانی و مفاوەزات چییە حتمما من و تۆش بیرمانە چێ بۆ بەکارهێنانی هێزە هی بەکارهێنانی هێز وەکو جەنابەت ئەفەرمووی لە جێژنەوە سوپای عێراقی پێش بەڵێ هەنگاوی ناوە بەرەو مەنتیقەکانی لای مووسڵ ئەگەر پەردە پۆشی کرابێت بە ناوی ئەوەی کەوا هێزەکانی سەر بە پەکەکە لە شنگال دەربکەن حتمما نیەتێکی شارەوەیان هەیە وەکو بەڵێ بیانوویەکە ڕووپۆشکردنا و باسیش دەکرێت ڕێکەوتنیەکی ژێربەژێری تورکیا عێراق و وەتەنانت لایەنێکی هەرێمی کوردستانیشە بۆ ئەوەی ئەو حاڵەتە دروست بێ بەڵام نیەتی عێراقی ئەوەیە کە ڕێگە بگرێت یەکەمەوەی کە بازەکرێت ڕێگە بگرێت لە پێش هاتنە پێشەوەی زیاتری تورکیا لە بۆ ناو خاشی عێراق دوو کە نیەتی تورکیاش وەکو بازەکرێت هەم دەست بەسراگرتنی کێڵگە نەوتیەکانی پارێزگای دەشتی نینەوایە کە خۆتانزان زۆر دەوڵەمەندە عێراق دەیەوێت ئێستا لە بەرامبەرە هەم پێشڕەوی تورکیا ڕابگرێ هەم خۆی جارێککە دەسەڵاتی ئەو چێڵگەنەوتیانە بە تایبەتی لە منطقەی مووسڵ بگرێتە دەستەوە کە ئێستا لەژێر دەستی هەرێمی کوردستانی خۆمان لە ئێستای عێراقا ئەم هەنگاوە ئەتوانرێت جێبەجێ بکرێ گە جێبەجێ بکرێ ینی بەڕای جەنابەت وەکو شارەزایەک و پسپۆڕێک لە بوارەکەیە کاردانەوەی چییە بێ بە تایبەتی چکە هەرێم و کاتاکەوتە قەیرانێکی دارایی و ئاوری قورسەوە بەڕاستی ئەو کاتیانی کاردانەوەکان چیە بێت لە ڕووی ئابووری و داراییەوە کاکنۆزان بەڕاستی من لێرەیە حەزەکەم لەوە ئەچێت نەڵێم یەکەم کەس بم لەوانەیە زۆر کەم باسی شتێک کرابێت کە من ئێستا لێرە باسی یەکەم زۆر مهمە کە بۆچی سوپای عێراقی لە منطقەیەوە پێشڕەوی کردووە طبعا خۆتان زانن کۆمپانیا لە عێراق چەند کۆمپانیایشی نەوتی هەیە یەکێک لەوانە کۆمپانیای نەوتی باکووری پێڵێن کە مەسئولە لە ئیدارەدانی هەموو مەلەفی نەوت لە باکووری عێراقا غەیری هەرێمی کوردستانی خۆمان دەبێت طبعا لە جاران وابوو لە دوای شەڕی داعش 2014-2015 کە هات و منطقەی مووسڵی گرت بە هەموو بیرە نەوتەکان و بچەڵگە نەوتەکان طبعا منطقەی مووسڵ لە عینزالە نەوتمان هەیە لە بەتمە هەمانە لە گەیارە هەمانە لە سەفیە هەمانە باشە و منطقەیەکی زۆر دەوڵەمانە بەوانە لەژێر دەستی کێیە
کە داعش هات هەمووی کەوتە ژێر دەستی لە دوای ڕزگارکردنەوە وەکشانەوەی سوپای عێراق خۆتان زان هەمومان دەزانین هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگەی کوردستان خۆشبەختانە هەموو منتیقەکانی متەنازع عەلەی و مادەی 140 کەوتەوە ژێر دەست یەکێک لەو منتیقانە منتیقەی دەشتی مووسڵ بووە. طبعا لە دەی چواری 2015 ئەمە معلومەکەیە لە دەی چواری 2015 هێزی پێشمەرگەی کوردستان کێڵگەی نەوتی سەفیە هەیە لە ناحیەی زومار لەسەر سنووری عێراق سووریایە لە پارێزگای مووسڵ دەستی بەسەراگرتووە تا ئێستا. طبعا لە ساڵی 2019 سەرۆکی لیژنەی سوتەمەنی لە پارێزگای لە ئەنجومەنی پارێزگای مووسڵ کە کوردە بریفکانیە دیارە لایەنێکی خۆشمانە ئیدعایەوەی کردبوو کەوا کێڵگەی نەوتی سەفیە لە ژێر دەستی هەرێمی کوردستانانیە و حکومەتی عێراقی دەیبا بڕێەوە. لە ساڵی 2019 دوای هەفتەیەک لە 28 2019 وتەبێژی کۆمپانیای باکوور لە وەزارەتی نەوتی عێراقی ڕەتیایەوە بەڵێ دەڵێ نەخێوانیە ئەو کێڵگەی نەوتی سەفیە لەژێر دەستی لە ساڵی 2015 لەژێر دەستی حکومەتی هەرێمی کوردستانایە و لەلایەن کۆمپانیای کارەوە دەبرێ بڕێەوە. کێڵگەی نەوتی سەفیە چییە بۆ ئەوەی هاوڵاتیانی خۆشەویست بیزانن و تێبگەن و داهاتەکەی چەندە و تا ئێستا کەس پرسیاری نەکردووە لەگەڵ ڕێزم بۆ پەرلەمانە ئەندام پەرلەمانە بەڕێزەکانی هەرێمی کوردستان کە کەسیان ئەمەیان نەدرکانەوە و کەسیان بە دوواداچوونیشیان نەکردو بۆی کە حەق لەمە دوا باسییانیان لە سەرچاوی خۆتەوە دەست بەڵێ بە ڕسێرچ وە ئەمە هەموو کەس دەتوانێت بیبینێ. طبعاً کێڵگەی نەوتی سەفیە بۆ معلوماتتان 120 کیلۆمەتر لە ڕۆژاوای کێڵگەی عینزالەوەیە یەکەم بیرەنەوت لە ساڵ 1970 لێی دراوە باشە و چەند بیرەنەوتێک لە نیوەی دووهەمی هەفتاکان لێراوە لە ساڵی هەشتاکان ژمارەیەکی زیاتری لێراوە تا ساڵی 1990 کە ڕژێمی سپاسی سەدامی ماوە نزیکەی 40 بیرەنەوتی تیابوو ئەم کێڵگەی ئەوەندە گەورەیە زۆر گەورەیە باشە هەر لەو ڕوونکردنەوەیە کە کۆمپانیای باکوور باسیەکە ئەڵێ داوای کردووە لە وەزارەتی نەوتی عێراقی لە مفاوەزاتەکان و گفتوگۆکانتە لە کاتی بودجەی حکومەتی هەرێمی کوردستانە ئەم مەسەلەیە ڕوبەڕوویان بکەنەوە تەقدیری کردووە ڕۆژانە بەرهەمی ئینتاجی ئەم کێڵگەیە 4000 بەرمیل نەوتە بۆ 8000 بەرمیل نەوت بەڵێ هەموو ڕۆژێ و داوای کردووە نرخی 4000 بەرمیل نەوتەکە لە بودجەی هەرێمی کوردستانە لێی بسەنن و بەپارە بیشکێننەوە. طبعا ئەم کێڵگە نەوتیە نەوتی یەدەکی احتیاتی بە 300 میلیۆن بەرمیل تەخمینەکرێ کێڵگەیەکی زۆر گەورەیە. من لێرەوە ئەم پرسیارەکەم تا ئێستا هیچ کەسێکم مەڵومەی باز نەکردووە لە ژێردەستی هەرێمی کوردستانایە و بە سەراحەتیش لە ژێردەستی پارتی دیموکراتی کوردستانایە. باشە ئەگەر لە ساڵی 2015 دەوە حسابی بکەین ڕۆژانە بە 4000 بەرمیل حساب بکەین لە مانگێکە لە 12 لە مانگە ئەکاتە لە ساڵێکە 1,440,000 بەرمیل لەوتەکە لە ساڵێکە بەڵێ لە ساڵێکە ئەگەر بە $50 دابنین کە منەمە بە هەر بۆ حسابکردنی دزیکی تەقریبی کردین وەکە خۆتان دەزانن سعری ڕۆژ چۆنە هەموو ساڵێک بای $72 میلیۆن فرۆشراوە و بە مودەی ئەم حەو ساڵە لە ساڵی 2015 تا ئێستا حسابیکە $504 میلیۆن کەس نازانێ بۆ کوێیە بۆ جیرفانی گەورەیە. ئەمە مەعلە عیلم ئەمە یەکێک لە ئەوانەی کە باسمان کرد داهاتی هەرێمی کوردستانە و دیار نییە. یەک خاڵیکە حەزەکەم ئەوەش باس بکەم کە ئەمەش بەداخەوە زۆر کەم لە ئەو برادرانی کە معنین من وەکو چاودێرێک و پسپۆرێک لە بوارەکە قساکەم هیچ حەسانەیەکم نییە و هیچ دەردی کابراڵێ ناتوانانی بچینە و شوێنان و بە دوواداچوونکەین نەخۆی گلێکی خەڵک ئەوەیە ئەمە کێسە جناب داماژی پێ بڵێ یانی چکە بۆ نمونە تۆم هەموو نەوتە ئەچێتە دەرەوە یعنی حکومەتی هەرێمی کوردستان ینی مانگانە بڕێشی کەم ئەخاتە سەر حسابی وەزارەتی دارایی حکومەتی هەرێمی کوردستان و ئەمەژی شەکە لەوانەی کە جناب داماژی پێ ئەم زانیاریانە بکە تازەیە ئەی تۆ ئەو داهاتە زۆرە بۆ چوار ئەوەی کە خاڵی دووهەم بەڕاستی هەمومان دەزانین حکومەتی هەرێمی کوردستان داهاتی نەوتی هەیە و داهاتی نانەوتی هەیە داهاتە ناونەوتیەکان بریتێ لە باج ڕسومات و کرێ خزمەتگوزاریەکان زائیدەن گومرکەکانمان هەیە ئەوەی بەڕسمی هەبێ هەموو کەسمان باسیەکەین برایم خەلیلمان هەیە و حاجی وەمەرانمان هەیە لەم زۆنەشە باشماخ و پەرێوسخانمان هەیە زائیدەن هەندێ دەواازەی تر هەن ئەڵێن ناڕسمین کێلێ هەیە و سوونێ هەیە و نازانم شوشمێ هەیە و لەولاتر شوێنی لە سێگۆشەکەی متەلەسی تورکیا ئێرانە لە زۆنی زەردا خاڵی گومبرچی ڕسمی هەیە زۆر شت هەیە لەو بابەتانە. باشە
ئەمانە سەرچاوی داهاتێکی زۆر باشن یەکێکن لە داهاتە ناوخۆیەکان ئەوەی کە کەم کترین باسی لەسەر کراوە لە ساڵی 2011ەوە کە خۆشببختانە ڕۆژاوای کوردستان ڕزگار کراوە ئیدارەیەکی خۆسەری تیا چەسپی و بووە هەمومان دڵمان پێ خۆش بوو کە ئینشەڵاوە دوو پارچێری کوردستان یەگەگرێتەوە بینە دەوڵەت و چیوجوانە یەکەم کەسێک کە دەواازەیەک بۆ ئەم ڕۆژ ئاوای کوردستانە هەبێت دەواازەی سمێڵگا بەرامبەر فیشخابووری خۆمانە باشە پەیوەندێکی تیجاری زۆر عجایب هەیە لەو دەواازەیە ناڵێم ئەڵم کەم کەس باسی بکردووە بەڵام تا ئێستا بە دوواداچوونێکی ورد بن کۆڵکاری نەکراوە داهاتی ئەم دەواازەیە چەنە من لە بەدواداچوون و هەندێک خوێندنەوەی ریپۆرتاژی ڕاگەیاندوانە داچەند ڕاستە ئەوە من مەسئول نیم لە ڕاستی دروستە بەڵام تۆ داتاکانە کۆکرد داتاکانم کۆکردوێتەوە بەس لە دەواازەی سمێڵکا کە یەکێکی تەمان ئابووری ناسێگەمی نووسیوە نەک خەڵکێکی عادی ڕۆژانە 1 ملیۆن دلار هەموو ڕۆژە بەڵێ تەبادولی تیجاریە لە بینی باشوور و ڕۆژ ئاوایە تەنها بۆ داهاتی نانەوتی ئەڵێ ئەگەر داهاتی نەوتیش زیاد بکەین ڕۆژانە 10 ملیۆن دلار زیاترە داهاتی نەوتیش لەو دەواازێ و ئاڵگۆڕی پێ بەڵێ خۆتان نەزانن ڕۆژاوای کوردستان زۆر دەوڵەمەندە خۆشببختانە بە نەوت و ئەوانە باشە لێرەوە دێتە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستانەوە لەو منتیقەیە بۆ تورکیا و تەهری بەکری و قاچاق بێ و فرۆشێ ئەم داهاتە پرسیاری منەوەیە دوو داهاتی گەورە دوو داهاتی گەورە بۆ چۆ دەچێ بۆ حسابی چیە ئەمەیە کە خەڵک ناڕازیە لە دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان بە هەردوو لاوە با داهاتێکی زۆرت هەیە ئێمە دەمێکە ئاڵێن سیاسەتەکە هەڵا فرۆشنەکەی هەڵا کۆکردنەوەی داهاتەکەی هەڵا خەرجکردنەکەی هەڵا هیچی لە بەرژەوەندی خەڵکانیە لە ئاودانکردنەوەی وڵاتانیە بۆیە جەماوەری میلەتەکەمان حەقی گلەیی هەیە حەقی ناڕزابوونی هەیە لە هەمویان بە دەسەڵات و بە حکوومەتی هەرێمی کوردستان چێ بەشدارە باشە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان تکایە ڕجایە بە عەدالەتێکی ویژدانیانە خوایانە لەسەر ئەم ئەرزوو ئاوە جێبەجێ بکەن خەڵک لێتان ڕازی بێ یعنی خەڵک مۆزەف فەرمانبەر بە منوتەوە کە فەرمانبەری ئەم حکوومەتی هەرێمی کوردستان چیمان لە حکوومەت و دەسەڵاتی خۆمانە خەیری مەسەلەکە ئەوەیە کاکنۆزە جەناب دەڵێ بۆ نمونە هەموو لایەنەکان بەشدارن تێدا بەڵام خۆ سەیرەکەی لەم دەڤەرەیە کێسە ئەو تا دەنگی ناڕزایی بەرز بۆتەوە ڕاستە هەمومان نەزانین لایەنی بەرپرسیار یەکێتی نیشتیمانی کوردستانەکە ئەم زۆنی لە دەستایە بەڵام یعنی خۆتا یەکێتیش بەشێکە لەوەی کە گلەی و ناڕزایی هەیە لەوەی کە داهاتی نەوتی هەرێمی کوردستان بە یەکسانی دابەش ناکرێت بەسەر شارەکانی هەرێمی کوردستان یخۆی گرفتەکە ئەمەیە ئەگەر ئەم شێوازە بەردەوام بێت لەسەر مەسەلەی داهاتی هەرێمی کوردستان بە تایبەتی داهاتی نەوت کە نادیارە و لایەنێکیش باڵا دەستەتیایەوە دەستی گرتۆ بەسەریا ئایندەی ئەم پرۆسەیە بەشۆ ئەگایانی بەڕاستی چکە ئەمە زۆر خەڵک پرسیاری لەسەر ئەمە هێگانوزە بەشۆ ئەگا بەڕاستی وەڵاهی قسەکانی تەواو قسەکانی جەنابەت تەواوە من سەتاسات حەقیان بە دەنگی ناڕازی جەماوەر و شەقامی هەرێمی کوردستان لە زاخۆ تا خانەقیر و هەندێک حیزبولایانیش بەڵێ هەموو حیزبولایانەکانیش بە قسەیەکە قسەی تازە نییە ئێمە کە قسەیەکەکەین ئەم قسەی من قسەی دەیان کەس و سەدان کەسەکە کراوە بالفعل من ئەمڕۆ جدولێکم بەدەست کەوتووە هەر لە بەوچوونەکە لە بەدواداچوونەکانی خۆم پێشمایە بڵاو بۆتەوە خەڵکی زۆر بەڵێ لەسەر داهاتی هەرێمی کوردستانە لە مانگی سێی ڕابردووە ینی مانگی سێی مانگێک لە بەو پێشە باش کۆی داهاتی هەرێم بۆ مانگی سێ کاکە لە داهاتی نەوتی سەربەخۆ 800 ملیار دینار بووە ئەو مەبەستی چێ نەوتی سەربەخۆ یعنی ئەوەی کە بە بۆرێکە یاڕۆ بەڵێ ئەوەی کە فرۆشراوە بۆتە داهات بۆ حکوومەتی هەرێمی کوردستان باش ئەمەی کە ڕسمیاتەوە ئەڵێن فرۆشراوە دیارە حتممە شتی کەش لە وەکووتمان ئەوانەی کە باسمان پێشتر ئەوە باز نەکراو ناتێتەوە 800 ملیار دینارە باشە کۆی داهاتی نانەوتی کە وتمان گومر کە و باجە و ڕسوماتە 300 ملیار دینارە هاوکاری ئەمریکا بۆ هێزی پێشمەرگە 32 ملیار دینارە کۆی گشتی هەموو یەکاتە 1 تریلیۆن و 132 ملیار دینار سەتی ڕێژەکەیە بودجێکی زەخمە باشە من ئێستا ژۆکو بە دوواداچوونەکانی خۆم کاتی خۆشی کە باشترین بودجە ئەهات بۆ هەرێمی کوردستان هەر بە هەمان شێوە تریلیۆنێک و 200 ملیار دینار بوو و لە دا ساڵی 2012 ئەو خۆشگوزەرانی و ئاوەدانی و موچە و هەموو شتەکانی ئەو بودجێ بوو باشە لێرە فەرقەکە یاخود غەدرەکە یاخود جیاوازی و نەعەدالەتەکە لە بینی وەکوڵێن زۆنی سەوز و زۆنی سەر مەسەلەن لە بەشی سلێمانی هەڵەبجە گەرمیان ڕاپەڕین بە هەر چوار ئەم دەسەڵاتەوە لە بەرامبەری هەولێر و دووەکە بۆ نمونە لە 800 ملیاری داهاتی نەوتە تەنها 275 ملیار بۆ سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕینە بەڵێ ملیار دینار بەرامبەر 521 زۆر باشە کۆی داهاتی نانەوتی 300 ملیار 100 ملیار بۆ ئەم منتیقەیە 200 ملیار بۆ یەک بە دوو
ئەمە پرسیارێکە لێرایەتە پێشەوە هاوکاری ئەمریکا هەمومان دەزانین هاوپەیمانان خۆ هەموو موچەی هێزی پێشمەرگەدابی ناکرد بۆ زانیاریتان تەنها ئەو هێزانە کە یەکی گرتوتەوە هێزە یەکگرتوەکان چەنن 14 لیوان حوتی یەکێتی حوتی پارتیا وەکو بازەکەن نابێ بە یەکسانی بەش بکرێ سەیرەکەی 32 ملیار دینارە 9 ملیار بۆ زۆنی سلێمانی 13 ملیار بۆ زۆنی ئەولا باشە 14 لیوایە وەکووتمان حوتی تۆی حوتیەوە کەواتە بێ 32 ملیار بێ 16 بە 16 بێ بۆ لەو بە سیانزەیە ئەمە پرسیارەکەیە کە وەزارەتی پێشمەرگە لێی معدیە باش کۆی گشتی بە پێ ئەم ڕقەمانە 388 ملیار بۆ سلێمانی 744 ملیار بۆ هەولێر و دووە بۆ یەک مانگەمە بەڵێ بۆ یەک مانگی سەیە ڕێژەکە بۆتە چەند 134 بۆ زۆنی سلێمانی 166 بۆ هەولێر و دووە باشە ئەو بۆ بوو بە 34 یعنی پرسیارەکە ئەمێ بەڕاستی ئەمە پرسیارەکەی برادەرانی پەرلەمانی کوردستان ئێوە نوێنەری گەلێن و دەبێت بە دوواداچوونتانە بێ و حەسانەتان هەیە هیچ کەسێک ناتوانێت ئێوە ڕابگرێ لە بە دوواداچوونی ئەو ڕاستیانە باشە ئێمە تا ئێستا من بۆ خۆشم زانیومە هەر وتویانە لە 153 بۆ هەولێر و دووەک لە 147 بۆ سلێمانی ئێ باشە ئێستا 47ەکە بۆتە 34 53ەکە بۆتە 66 لە ئەساسێک بەس ئەوەندا ئەمە خاڵێکە کە پێم وایە ئەمڕۆ بڵاو کراتەوە ئەم جەدوڵە منیش وەکو هەموو خەڵکیچکە بینیومە دەکرێت لە ئێستاوە ئەندام پەرلەمانەکان دڵسۆزەکان بەدووە ئەمەیە بچن ساغی بکەنەوە کێشەی خەڵکی سلێمانی نێڵن خەڵکی سلێمانی عەدالەتێکی ئەمە عەدالەتێکی لەبەرەوە بەڕاستی دەبێت من ئێستا ڕەخنەی گلەیەکەم کە زۆر جار ئەڵێن پارتی دیموکراتی کوردستان دەستی باڵای هەیە و ئەوانە ئەیەکێتی نیشتیمانی کوردستان و گۆڕان وەکو دوو لایانی سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆچی لەسەر ئەم قسانە نایانە دەنگ تامان ئەم پارانە کە ڕسمیە کاک هاوڕێەوە بۆ خۆشتان ئەزانن هەمووی لە وەزارەتی مالی و دارایی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەرەچێت باشە حکوومەتی هەرێمی کوردستان وەزیری دارایی بەڕێز خۆتۆ لە بزوتنەوەی گۆڕانی حەقت هەیە بە دوواداچوونکەی پرسیارکەی و ڕاستیەکان ڕووکەیتەوە من حەزەکەم ئەگەر ئەم جدووەلە ڕاستیە و بڵاو کراوەتەوە ڕەدی بنەوە ئەمە هی من نییە لە گیرفانی خۆم دەرم نێناوە بۆیە بەڕاستی غەدرەکە هەیە نعەدالەتێکە هەیە حەقی یەکێتی نیشتیمانی کوردستانەکە وەکو جەناب دەڵێ دەسەڵاتداری ئەم مەنتیقەیە و خەڵکیش ڕووی ڕەخنەکانی کردوتە سەرسنگی یەکێتی نیشتیمانی کوردستان و داوای ڕاستکردنەوەی ئەم نعەدالەتیەکە حەقا تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان و گۆڕانیش لەگەڵیا باشە لە بەیانی زووتر نییە ئەم نعەدالەتی ڕاست بکەنەوە بەڵام هەر بۆ مەبەستی ڕاستکردنەوەی ئەم نعەدالەتیە ژیانی ئێمە هەر لەسەر پرسی نەوت و غاز ئەوەسین بە نەوت ینی پرۆسەیەک بوو ئەو تاوە جەناب داماژەت پێدا بە تەفسیل و زۆرێک لە شارەزانی بوارەکەش دەڵێن ینی ئەوەی کە هەرێمی کوردستان لی چاوەڕێ کرد ئەوە نەبوو بەڕاستی و خەڵکی کوردستان چاوەڕێ کرد ئەوە نەبوو پرسێکی زۆر گرنگ هاتە ئاراوە لە دوای شەڕی رووسیا بۆ ئۆکراین بەڕاستی ینی مەسەلەی غاز بوو غازی سروشتی لە هەرێمی کوردستان هەمومانە زانین کە ئەو خەمڵاندانی کە کراوە هەرێمی کوردستان دەوڵەمەنە بە غازی سروشتی گرنگ ئەوەیە لە ئێستادا لە پرسی غازی سروشتیە هەرێمی کوردستان ئەگەر بە دەردی نەوتەکەی بەرێت بەڕاستی ئەنی کارەسات نیکا باشترە لەمە گرنگتر ینی ئەو لایەنانی کە جەناب داماژەی پێدەی کە لەم زۆنە باڵا دەستن ئێستۆ بیان بم پرۆسەیە کرد باشە میکانیزمی باشتر چییە بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان بتوانێت غازەکەی بە باشتر لە نەوت بەکاربێنێ لە پێناو خۆشگوزەرانی خەڵک و نەمانی ئەو نەعەدالەتیە و ئەو ناڕەزانی خەڵکە هەیە لەبارەی ئەمدا بەشکاری و بەڕاستی بەڕاستی کاک هاوڕێ مەسلەی غاز من وەکو ئەوەی کە اختصاصی خۆمە من جاج کەش لە مقابلەیەکیکە وتومە وەکو جەناب دەڵێ با غازەکەش بە دەردی نەوتەکە نەبێت ئەگەر بەم سیاسەتە بەم عەقڵەتە بەم تێڕوانینە بەم تاڵان و هەرزان فرۆشیە بە قازانجی دەوڵەتی تورکیا هەر بەڕاستە خۆ ناوی بێنین ئەگەر بکرێت بەڕاستی نەکرێ باشەوە نابێ بکرێت ینی ئەمە وەکو جەناب دەڵێ ئەبێ هەموو حیزبەکە سیاسیەکان ستۆپ بەم هەنگاوە بنێن من جارێک کەش وتومە مەسەلەی غازی غاز الحەمدوللا هەمانە سەرچاوێکی باشە و ئێستا سیعر بۆ معلوماتت کاکاوڕێ لە حاڵەتە ئاسایەکانە 1 مەتر سێجا لە $2 بۆ $3 تێپەڕی نەکردووە بەهۆی شەڕی قەیرانی شەڕی رووسیا ئۆکرایناوە و پێداویستی ئەوروپا ئەمڕۆ گەیشتووەتە $7.34 زۆرکە یعنی سێقات بەرزبووە من حەزم ڕەمەوەیە کە وەکو وتمان سەرچاوی سروشتی خوا بۆچی پێداوی بۆی بیخەیتە خزمەتی خۆشگوزانی هاوڵاتیان و کۆمەلگا پێشکەوت نکاتەوە بەسەر چاو وەرە بە سیاسەتێکی علمی زانستی واقعی جێبەجێکە من جاریش کەژوتومە مادام غازی سروشتی هێشتا لە بیدایەتیان دەستمان پێ نەکردو نەکەوتوویلەتە هەڵەوە ڕاستترین ڕێگا فەرمو کاکە غەڵەتیشمان نەکردو گرێ بەسیشمان نەکردو وەکو نەوتێکە تەسلیمی عێراقیەکەین
بە تێگەشتێکی زۆر باش بە مەلەفەکە ڕادەستیەوەکەین بفرۆشێت لە دووست لە چەند ڕێگەیەکەوە ئەمە قازانجی هەرێمی کوردستانە یەک بە سیعرێکی بەرزتر دەفرۆشێت لە ڕووی ئابووریەوە داهاتێکی باش بۆ عێراق جێبەجێ بێ گشتی ئەمە زیادە بێ. دوو لە ڕووی سیاسیەوە کاکە ئەمە کە زۆر مهمە خۆتان دەزانن غازی سروشتی تەڵەبێکی زۆری لەسەر بە تایبەتی لە ئێستا و بۆ ئایندەش بۆیە بۆ ئەوەی هەرێمی کوردستان بەم قوارە بچووکەوە کە نە لە ڕووی سیاسیەوە نە لە ڕووی اقتصاد و ئابووریەوە نە ڕووی ئەمریەوە ئێمە ناتوانین بەرەنگاری چ بلۆکی تورکیا ئەوروپا ڕۆژاوا ببین و چ ڕوبەڕووی بلۆکی ئێران رووسیا ڕۆژهەڵات بین بەداخەوە جیۆپۆلەتیکەکەی ئەمە شوایە لە بینی هەردوو بلۆکەکەیان و شوێنێکی گرنگ و زۆر حساسیشمان هەیە باشە و هەرێمێکی بچووکی خاوەن سەرۆر و سیادەی سەورەری و نێودەوڵەتیشتین کەواتە بۆ ئەوەی ئەم ئاگرا لە بەرباری خۆمان دوور بخەینەوە و ئەم قواری هەرێمی کوردستان بە ساغ و سەلامەتی بگەینە بەڕی ئەمان و کەناری ئەمان و سەلامەتی ئەمەش لە ڕۆ تەسلیمی عێراقیەکەی عێراق بۆ پۆخڵەواتی کە هەیەی خاوەن دەوڵەتێکی سیادە و سەروەریە ئەتوانێت قسەیەکی بەهێزتر بکە هێزێکی تایبەتی خۆی هەیە کاکە ئێستا سوپای عێراقاتۆتە پێشەوە تورکیا قەتع بووە بەڵام هێزی پێشمەرگەی ئەمە ئەبێ پاشەکشە بکەین بۆ دواتر بۆ قوڵایی کوردستان و هێزی تورکیاش بێتە پێشەوە باشە کەواتە ئێمە وەکووتمان لە ڕووی سیاسیەوە قازانجمانە بینەوە دەست عێراق لە ڕووی داراییەوە ئابووریەوە لە ڕووی ئەمنیشەوە مەترسی ئەمنی و شەڕ و شۆڕمان لە کۆڵە بێتەوە خۆتان نەزانن هەمووشمان نەزانین موشک بوارانی پایتەختەکەمان لەسەر چی ئەساسێک بوو ترس و دڵە ڕاوچی خستە وڵاتەکەمانەوە کەواتە هەموو ئەمانە تەبان ئەگەر دووبارەی بکەینەوە هەڕەشەکە بەردەوامە خۆشتان نەزان و بیستوتان و وڵاتیش بیستێتی دووبارەی کەینەوانێ دووبارە موشک دووبارە بێت و ئەی بەغدا ئەو کاتە هەڵوێستی چێ بچکە لەسەر نەوت تا ڕادەیەک نەرمی وان بەڵام پێ دوایە لە غازیشان نەرمی بنوێنێ غاز کاکە وەکو وتم هاوکێشەکە قورسەوەکو جەناب هاوکێشەکە زۆر قورسە وەکو وتم هەموو دەوڵەتە زلێزەکان هاتونەسە سەرخەت بۆ ئەم مەوزوعە کەواتە ئێمە بەڕێئیمان ڕێیەکی وەکو وتم شەڕ و بەڵاو موسیبەت و ماڵوێرانی لە وڵاتێکی خۆمان دوورخەینەوانێ تەسلیمی بەغدای بکەین لێک تێگەیشتن کاکە لێک تێگەیشتن کاکە غازەکە دەفرۆشیت تەمان بۆ معلوماتت مەسەلەی غاز حساسە ئیتیفاقیاتی نێودەوڵەتی تیەکەوێت چونکە بۆ ئەم بۆری نەوتی هەرێمی کوردستان پرۆژەی نابۆکۆ هەیە دەبێت ببەستێتەوە بەم پرۆژەیە ئەم هێڵە لە ئازربایجانەوە دێتە تورکیا لە تورکیاوانێ بۆ بولغاریا بۆ مەجار بۆ نەمسا ئەمە 5-6 دەوڵەتی تیەکەوێت ئەمە گرێبەستێکی نێودەوڵەتیە بەڵێ هەرێمی کوردستان تۆ سیفەتی نێودەوڵەتی نییە بۆیە هەر دەبێت عێراق بیکە و عقودی نەوتی یاخود عقودی غاز بەلانی کەم بۆ 20 ساڵ 25 ساڵ 50 ساڵە 6 ساڵە ئەمە لە دەسەڵاتی تویان نییە پەرلەمانی مرکزی بەغدا دەبێت پەسەندی بکە یەکێک لە تەڵەبەکانی دادگای فیدراڵی دەبێت هەموو گرێبەستە نەوتیەکانی هەرێمی کوردستانیش لەلایەن وەزارەتی نەوتەوانێ بەسەریا بچێتەوە بخاتەوە بۆیە بەڕاستی ئەمە قسەکەی منە من وەکو ئەڵێم لە سەرەتای هەنگاوی غازی سروشتیان تەڵەبێکی زۆر هەیە خۆشبەختانە سەرۆت و سامانەکەمان هەیە بەڵام چاوتێبڕینەکان ملبلانێ ناوچەی و سیاسیەکان و نێودەوڵەتەکان خەتەرێکی گەوری دروست کرد لەسەر قواری هەرێمی کوردستان قسەکەم ئەمەیە پاراستنی خۆمان ماڵی خۆمان داهاتی خۆمان ئەمنیەتی خۆمان لەگەڵ عێراق ڕێبکەوین و عێراق تەسەڕوف بۆ مەلەوفەوە بکە بە بشارەکە و بە بەشداری ئێمە و جۆڕاڵی ئێمە و ڕاوێژگاری ئێمە چونکە خۆشبەختانە غازە سروشتیەکە لە هەرێمی کوردستانە هەیە ئەمە قسێکەیە کە ئێمە ئەمانەوێت وەکو وتم مەسەلەی نەوت و غاز نەکەوینە غەڵەتی گەورەترەوە و ئەمە بەڕاستی کاک هاوڕێ ئێمە وەکو وتمان لە ساڵی 2004ەوە لە قەیرانی دارایاژین وەرە من و تۆ لە جەناب دەپرسین و متابعیت ئاسۆیەکی ڕوون هەیە ساڵێکی کام قەیرانە کۆتایی پێ بێ و دڵمان خۆش بێ بڵێ تەحملەکەین ساڵێکی بەپێ ئاماژەکان بێ وەنیە نییە کەواتە ئەکرێت ئێمە لە ڕێگەی بەغدا دەوانێ وەکووتمان شەڕمان لە ماڵی خۆمانین کرد سەرۆت و سامانمان فرۆش داهاتمان گەڕانەوە بەغدادیش داهات و حسەی خۆمان ماتێ بۆ معلوماتت یەک مقارنەم کردووە لە بینی داهاتی مانگی چواری بەغدادا باشە 101 ملیۆن و 390 هزار بەرمیل لەوتی فرۆشتووە مانگی چوار باشە ڕۆژانە 3 ملیۆن و 380 ملیۆن بەرمیل لە فرۆشێ بە 104 دۆلاری فرۆشتووە داهاتەکەی 10 ملیار و 550 ملیار دینارە باشە وەرە ئەگەر ئێمە طبعا تا ئێستا من نازانم کە متابعیشم نازانم بە تەحدید مانگانە نەوتی هەرێمی کوردستان چەنە فرۆشێ یەکێک دەڵێت 400 باشە بە 500 هزاری دابنیە کاکە لە ساڵێک لە مانگێکە بە حسابی مانگێکەکەین 15 ملیۆنەکە ئەڵێن بە 10 دلار کەمتر لە بەغایە فرۆشین 194 باشە 1 ملیار و 410 ملیۆن دینارەکان یەک مانگی هەرێمی کوردستان باشە تۆ لە 143ەوە کۆمپانیاکان لە 140 بە حکوومەتی هەرێمی کوردستان تقریبا نەکاتە چەند نیوەی مەبلەغەکە 500 ملیۆنەکە بەشی هەر باشە ناکە
یعنی بە ئەگەر بە 200 ملیارەکەەوە نەبێت و بەداهاتی ناخۆ نەبێت ناتوانانی بەشداریکەی ئی باشە کەواتە کاکە ئەمە سیاسەتێکی ڕاست و دروستی نەوت فرۆشتنا یا ئەمە تاڵان و بڕۆیە ئەگەر لەم هەموو گێژاوی بێنە و بەردەیە و لەم هەموو مەولانەتوندەی کە هەیە و لەم ناڕەزایی و دەنگانەی کە بەرز بۆتەوە وەکو دەڵێن وەکو پرسیاری کۆتاییش بۆ بەڕێزە کاک نەوزاد بەگشتی ئایندەی ئەم پرۆسەیە بە تایبەتی پرۆسەی نەوتی هەرێمی کوردستان و غازی هەرێمی کوردستان ئەگەر بەم شێوە چۆڵی کە لە ڕقەی هەرێمی کوردستان بەردەوام بێش بە تایبەتی لایەنێکی سیاسی کە باڵا دەسەتیایە بەچووەگە وڵا بەداخەوە حتمما سەری لە تونێلێکی تاریکا دەرەهێنێت کە نەتیجەکەشی ستۆپێکردنە و وەکو وتم ئەمەش بۆ بینەران باسکەم بە کورتی باسیەکەم کۆبوونەوەیەک لە بینی وەزارەتی لیژنەیەکی پەرلەمانی عێراقیا بووە بە سەرۆکایەتی جێگری دووەمی پەرلەمان قسەی سوهێلی ئەو کاتە وەزیری نەوتی عێراقی وەزیر سامانە سروشتیەکان دوو کەسیش فەرهادە تروشی ئەندام پەرلەمانی پارتی بەشدار بووە لەگەڵ دوو قانونی وەزارەتی نەوتی عێراقی ئەمڕۆ باسی کردو بڵاوی کردوێتەوە ئەڵێ دوای چەند سەعات دانیشتن و مناقەشات لەسەر ڕێکەوتن و ڕێک باشە وەزیری سامانە سروشتیەکان بە شێوەیەکی ڕق جوابیاوەتەوە ئێمە بڕوامان بە یاساکانی سۆمۆنیە لەبەرەوەی یاسای بەعز جێبەجێەکە وەزیری نەو جوابی یاوەتەوە کاکە حیزبی بەعس نەما دەوڵەتی عێراقی نوێیە هەمومان پابندیت بە یاساکانی دەوڵەتی عێراقەوە ئەو ئەندا پەرلەمانی پارتی جوابی یاوەتەوانێ ئەڵێ ئێمە حکومەتی عێراقی ئێستا و بڵێ حکومەتی عێراقی بە نوێنەری هەموو پێکاتەکانی عێراق نییە هەر لەویا کۆبوونەوەکە قسەی سوێل ئەداوی پەرلەمان جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانی و کاتە ئەڵێ جاکەوەتی ئێمە بۆچی دانیشتن لە بەیانی و مناقەشاکەین ئەگەر تۆ حکومەتی بەغداد کە خۆتان نوێنەریتیان لە پەرلەمان و لە حکومەتان نوێنەری هەموو پێکاتەکانی کەواتە هەروازی لێبێنە تەنانەت کۆبوونەوەکە کۆتایی پیاتۆ لەسەر ئەو قسەی و نەگەیشتنە دەچیجا قسەی ئەخیری ئەو پیاوە باسکەم کە ڕاوێژکاری یاسایی ئەوەیە باشە ئەڵێ من لێرەوە تێگەشت وەکو کەسێکی بێلایەن قساکەم بە ڕێزانی دەسەڵاتداران لە هەرێمی کوردستانە حکمێک و بڕیارێکی مسبقیان داوە کە مەلەفی نەوت ڕادستی بەغداد نەکەن ئیتر چی پێویستەکە گفتوگۆی وەکو وەزیری نەوتی ژەڵێ 75 ڕۆژ من مناقەشاتم کرد بۆیە ئێستا ئەڵێ پرسیارەکە لێرەیە ئاکا بە کورتی ئەڵێ لە دوای دیبلۆماسیەت و گفتوگۆی نەرمونیان لەگەڵ هەرێمی کوردستانە نەگەشتینە نەتیجە و ناگەینە نەتیجە کەواتە ڕێگەساری دووهەم چییە؟ حتمما پەنابردنە بەنیەتەکانی بەغدادکردن خراپە بۆیە بە تایبەتی من قسەیە خیرم بۆ جوابی پرسیارەکەی جنابەت من داوا لە سەرکردایەتی سیاسی کوورد دەکەم لە حکوومەت هەرێمی کوردستانەکەم هەرێمی کوردستان لەبەر دەمی مەترسیە کۆمەڵێک مەترسیایەک مەترسی نییە بەداخەوە کێشە و مەشاکل لە ناوخۆیەکانی خۆمان وەکو باسمان کرد نەعەدالەتی و ناشەفافیت لە سیاسەتی نەوتە سزادانی ناوچەیەک لە ناوچەکانی هەرێمی کوردستانی مەسەلەی زۆر جار باسی دوو ئیدارەی یەکرێ باسی قەرارەکانی دادگای فێدراڵی یەکرێ لەشکری تورکیا عێراق لەسەر بەردەممانایە هەموو ئەمانە وای کردووە کە لە ناوخۆی ماڵی کورد من تاریخی خۆمان لەم دە ساڵیان نووسیومەتەوانەیە هیچ کاتێک کورد بەقەدەر ئەم ساڵ و دو ساڵە ماڵمان پەرش و بڵاو نەبووە لەبەر عینادی سیاسی غروری سیاسی خۆ بەزلزانین پۆستەکانی بەغداد لە دەستدەدەین ناوماڵی کوردی شتێگەیەن قەوارە سیاسەکەشمان خستۆتە بەردەمی هەڕەشەیەک کە زۆر جدیە کاکاوڕێ هەڕەشەکە زۆر جدیە ئەگەر دڵسۆزی خەمخۆری باشە بۆ 100 ساڵی خەبات خوێن و فرمێسکێن میلەتە نەڕێ پیشانە دەرکەی پیشانی دەدەن لەبەرەوە تکا ئەکەم ڕجا ئەکەم سەرکردایەتی سیاسی حکومەتی هەرێمی کوردستان حکومەتی هەرێمی کوردستان بەڕاستی کاگاوڕێ قسەیەکی زۆر منطقا ئەڵێ ئەگەر تۆ سزای ناوچەیەکی خۆت بی خۆت بچووگەکەیتەوە لە ئەساسا یعنی ئەبیتە حکومەتی جوزئی نابیتە حکومەتی هەموو کاکە خۆت بەدەستی خۆت سمعاشکۆ هەیبەتی حکومەتەکەت تێکدابشکردنی ناوچەکانی لە سای ئەم سیاسەتە هەڵەیە تکا ئەکەم بەسەر سیاسەتەکانی خۆتانە بچنەوانێ ناچنەوانێ کاکە پەرلەمانێکی هەڵبژاردێکی پێشوەختە ئیختراحی منەوەیە ناگەنە نەتیجا هەڵبژاردێکی پێشوەختە بکەن بۆ پەرلەمانێکی نوێ بۆی حکومەتێکی نوێ بێتەکارەوە هەڵبژاردن هەر لە ڕێگایە باشە ئینایە بۆ ئەم تەوازونەی ئێستا بگۆڕێت لە حکومەتی هەرێم ئەم پێگاتی حکومەتی هەرێمی کوردستان بەم شکڵەوە بەم عەقڵەوە بەم پلانە بەڕاستی ماڵوێرانی زیاتی لیەکەوێتەوە خۆشگوزانی لێ ناکرێت. زۆر سپاس بۆ برای بەڕێزمان کاک نەوزادی موەندی شارەزای بواری پرسی نۆتوغا سپاس دەکەم کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقەی شەوی پانۆراما پێشکەش کرا خواتان لەگەڵ.